بنێرانی عەزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم لەم ئێوارە بارانەوەی سلێمانی لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی باسی ڕۆژ لە میوانی ئەم تەوەری یەکەمی بەرنامەکە کاک سەردار عەبدوڵایە پەرلەمانتاری پێشووی عێراق و سیاسەتڤان مەبەستمانە لە دید و بۆچوون و تێڕوانینی کاک سەردارەوە ینی گفتوگۆ لەسەر کۆمەڵێک خاڵ بکەین لە چەند پرسێکە ئەوەندەی کات هاوکارمان بێت قسە لەسەر دۆخی ئێستای هەرێمی کوردستان بکەین قسە لەسەر پەیوەندی حزبەکان بکەین قسە لەسەر ڕۆڵی حکوومەت بکەین چونکە لە ئێستای ئاماژە بەوا درێ بە شێوەیەک لە شێوەکان ئەوەی حزوری هەیە لە گۆڕەپانی سیاست و سیاستکردن و ڕێکەوتنەکانە زیاتر حزبەکانن کەمتر حکوومەت دەرەکەوێت و قسە لەسەر ئایندەی کورد لە بەغدا دەکەین بێگومان من لە پێشەکیەکە نامەوێت زۆر بچمە وردەکاریەوە چونکە تەنها ئاماژە بە تەوەرەکان و مەحاوری قسەکردنەکانین لەگەڵ کاک سەردار گفتگۆی زیاترەکەین و تەوەری دووەمیشمانە بێ کاک سەردار زۆر بەخێر بێمەوێت ینی سەرەتای قسەکانمان بەوە دەست پێ بکەین تۆ بەر لە بەرنامەکەم باسی ئەوەمان کرد کە ئێوە چاودێری دۆخەکە ئەکەن سەیرەکەن ئەوەندەی تۆ چاودێریت کردو چی لێ خوێنیتەوە سپاس وەڵا ناکرێت لەم ڤالەنتاینەیە شتێنەڵێن بەڵێ من پێم وایە مەزنترین عاشق ئەو کەسانن کە هەموو شتێکە بەخشن وە پێشم وایە کەس لە شەهیدەکانمان لە پێشمەرگە و شەڕڤان و گەریلەکانمان عاشقتر نییە سەردانەوێنم بۆ هەموو شەهیدەکانی کوردستان و سڵاو و ڕێز و پیرۆزباییم بۆ هەموو عاشقە مەزنانەیە کچووک ڕازەکانمان ڕێزەکانی پێشمەرگە سڵاویان لە گەریلا هەڵبەتە ئێمە چاودێریەکەین و ئەرکیشمان سیاسەتکردنە من پیاوێکی سیاسیم یەکێک لە ئیشەکانم چاودێری کردنە ئەو کەسێکی سەلبی نیم بەس چاودێری بکەم من خۆم کاراکتەرێک زیاد لە 35 ساڵە لە ناو کای سیاسیان بەڕاستە و خۆی ئێمە بۆ قسە لەم مەسئەلا ناکەین لە پێشە دەبێ لەسەر هەر کەیسێک قساکەی دەبێ ئامانجەکەت دیاری کردبێ ئامانجیش بەرژەوەندی باڵای نیشتیمان و میلەتەکەمانە با بزانین ئەمە چی تحقیقێکە چونکە پرسیاری سیاسی من جارێکیان وتم لێرە شەیڵێمەوە بەرژەوەند خواستترین کەسی سەر ئەرز مرۆڤە سیاسیەکانن چونکە چۆن دەلاکێک ئیشی چاکردنی سەری خەڵکە سیاسی ئیشی بەرژەوەندی خەڵکە نەک بۆ خۆی تەرتیبی ئەولەویەتی بەرژەوەندی بەم جۆرەیە ئێمە لە مناڵی فێری بووین ئەو جیلی شۆڕش بەرژەوەندی باڵا سەر و بەرژەوەندی حزبەوەیە و بەرژەوەندی حزبیش لەسەر و بەرژەوەندی خۆتەوەیە ئەمە تێک چووە معادلەی لە کوردستان ئەمە بێ ڕێککرێتەوە ئەوە هەر کەسیش لە لای خۆی وتوانێت ڕێکی کاتەوە بەڵام دەبێ بکەینە حاڵەتێکی گشتیش لەم ڕوانگەیەوە ئێستا ئەولەوێت بۆ کورد چییە؟ ئەولەوێت بۆ کورد دەبێت سەیری دۆخەکە بکەین دۆخەکە دۆخی کورد لە ناوخۆی خۆیان خراپە لە ئیدارەدانی و حکومڕانیە خراپە لە گوزەرانی خەڵکە خراپە لەگەڵ بەغایە دۆخێکە حەسوودیمان پێ نابێت لە مانتیقەکەشا خراپە بەڵام دیوی دووەمی چ دیوی دووەمی ئەم دۆخە گۆڕاوە وەک چۆن مەترسیتیایە بۆمان خراپە دنیایەک دەستکەوت و دەرفەتی گەورەیتی هەیە بۆمان قسەیەک هەیە ئەڵێ کەسی شکست خوارد و ڕووخاو ڕەشبین لە هەموو ڕوبەڕووبوونەوەکە کێشەیەک وەکو کێشە سەیرەکە بەڵام هەموو سەرکەوتوویەک هەموو کەسێک بە ئیجابی ئەوانەی کە بە ئیجابێت سێری ژیانەکەن لە هەموو کێشە و قەیرانێک دەرفەتێک دەرفەتە بینێت و ئەتوانێت و دەرفەتێک مامەڵی لەگەڵا بکە لێرەوە ئەتوانی تەقیم بکەی ئێمە لە کام گروپین لە خەڵک لە شکست خواردۆکانین یا لە سەرکەوتوین ئەوانەی متمانەمان بە خۆمانێ ئەوانەی بەرچاومان ڕوونەیە ئەوانەی تووشی سەرگێژە بووین و نازانین چێش لێرەوە ئەم دۆخی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوای هاتنی ترامپ دوای هاتنی ڕووس بۆ منتیقەیە دوای ئەو سەردانانەی ئێستا ئەردۆغان بۆ خەلیجێکە سەرۆکی ئێرانی سبەینێچێت تا عمان وڵاتێکی یەکجار مهمی ئەم منتیقەیە کە کەس باسی ناکات کپە بەڵام وڵاتێکی زۆر کاریگەرە دوای ئەوەی کە ئەم سەردانانە هەیە و تەقاروبی سعودی لەگەڵ ئەوانە ئەم دۆخە گۆڕانکاریەکی گەورە دوای کۆبنەوەکانی ئاستانە لەم منتیقەیە دروستە باشە ئێمە ئەگەر پێکەوە کۆک نەبین پێکەوە کار نەکەین پلانێکی هاوبەشمان نەبێ ئەبین بەژێر دەستوپێوە بەکارمانهێنن ئەمانکەنە بەشێک لە استراتیژی چۆن ئەولەویاتەکان ڕێک بخرێت چۆن ئەولەویاتەکان ڕێک بخرێت بە شێوەیەکە بۆ نمونەی ئەمە کێشەکانی ناوخۆ قەیرانەکانی ناوخۆ
بیرمان نەچێتەوە بەڵام بتوانی بە شێوەیەک لە شێوەکان لە کاتێک لە کاتەکانە سڕیکەی چکە وەکو خۆت ئاماژەت پێدا معادلە و هاوکێشەی زۆر گەورەتر لە ناوچەکە ئەگوزارێ ئەگەر کورد ئاگای لە خۆی نەبێت ڕەنگە دیسان بێبەژێر دەست و پێوە من ئەم قسەیە جەناب دەزانی 4-5 ساڵێکم یعنی خۆشبەختانە ئێستا خەریکە بێتە قسەیەکی باوس زەمانێک ئێمەمانە کرد زۆر کب بوو کەس نەیەوتەوە ئەم وەزعانەی کە هەیە لە مەنتیقەکە ئێمە دوو ئەولوێتی ئەساسیمان هەیە ئێستا یەک هەردووکیشی پێویستی بە تەفاهمێکی ناوخۆییە یەکەمیان چاکردنی گوزەرانی خەڵکە ئەی بە حکوومەت ناتوانێت وەکو دوکاندارێکی باش سەری مانگ حەقی شاگردەکانی بدا ئەی بە ئەمە پێویستمان بە تەفاهمێک هەیە ئەمە فراهم بکە گوزەرانی خەڵک چاکە خەڵک بە سەربەرزی و بە گوزەرانێکی سەربەرزانە بژی مستحقاتی خۆی سەر هەمومان گێوەرگێت دوو بتوانین پێکەوە بین بۆ ئەوەی میلەتەکەمان لە 4 پارچەی کوردستانە لەم مەترسیە گەورەکان بپارێزین و دەستکەوتەکانی بۆ بەدەستبێنین و هەردوو ئەم ئەولەوێتە ئەساسیە پێویستی بە تەفاهمێکی ناوخۆیی نابێ ئەم لایەنانە نابێ یەکتر ئەقساکەن عەقڵیەتی ئیقساییە بێ واز دەبێنن لە باشوورە هێزە ئەساسیەکانی کوردستان ئێستا لەسەر ئەرزکیانیان هەیە خۆشبەختانە ئێستا لە ڕۆژ ئاوا شەمانە بەڵام لە نەتیجە هێشتا ئێرە مەرکەزە خلافاتی ئێرە انعکاس دەکاتە سەر خلافاتی پارچەکانی تری کوردستان واکە پارتی و پەکەکەش لە ڕۆژ ئاوا خلافیان هەبێ و کێشە دروست بێ لە ڕۆژ هەڵات پار خەریک بوو بگاتە تەقینەوە پێران خەریک بوو بگاتە تەقینەوە لێرە بتوانین تەفاهم بکەین ئەتوانین وا بکەین ڕنگدانەوەی لەسەر پارچەکانی تری کوردستان هەبێ ئەم خلافانەی هەمانە کاک یادگار ئەم قسەیەم لەسەر بکە بە ماڵ من پیاوێکی بێ معلومات نیم بە وردی معلومات پێڵێم لە دەرەوەی ئێمە سنە و شیعە و ئەطرافی تر لە مەنتیقەکە لە ناو عێراق و دەرەوەی عێراق مراهەنە لەسەر خراپی پەیوەندەکانی هێزە سیاسی کوردەکانەکە ئەم قسەیەک نییە بۆ فرۆدان معلوماتم لایە معلوماتی ترسناکیشم لەلایە ئەگەر پەلە نەکەین جارێ لە عێراقا قۆناغی داهاتوو زۆر لاوازە بین پێرار من لای جەنابەت دۆستانە وتم قۆناغی داهاتوو قۆناغی حەشدی شەعبێ بێ لە سیاسەتی شاه ئەمە مەسئلەیە کە خۆت بۆ حازر نەکردووە قسە لەسەر هەڵبژاردن و کۆمسیۆن وانەیە خۆتی بۆ حازر نەکردووە قسە لەسەرەوەی هەڵبژاردن لە کەرکووکە کریا ناکرێ قسە لەسەر ئەوەیە کە داهاتوو ئەو ناوچانەی بە ئازایەتی و خوێنی پێشمەرگە و لە خۆبردووی ئەو عاشقە مەزنانە بەدەستت هێناوەتەوە چۆن نەتوانی پارێزگاری لێ بکەیت و بکەیتە ئەمری واقعبی چەسپێنی چۆن کیانی هەرێمی کوردستانت چەسپاند چۆن حکوومەتی هەرێمت چەسپاند چۆن کردوتە ئەمری واقع هەموو جیهان مامەڵەت لەگەڵەکە هەموو ئەمە چی پێویستە بەڵێ تەفاهمێکی ناو باش وتم قسەیە ماڵە و لەسەریشم حسابە و بەپێی پێدرا و بەپێی داتا و معلوماتی شێکەی لە خۆتەوە نایکی مراهەنە ئەکرێت و گرەو ئەکرێت لەسەر دۆخی کورد تا ئەم لایەنانە پێکەوە ناکۆک بن ناتەبا بن پەرتەوازە بن لە بەرژەوەندی سونە و شیعی عێراقایە اینجا لە بەرژەوەندی وڵاتانی دراوسی و دەوڵەتریشتێکی ئەوانەی کە پێیان خۆشە کوردوا بێ جەنابەت لە کایی سیاسیت ڕەنگە لە ئێستای مەسئولیەتت نەبێ بەڵام ئەوانەی بەرپرسیارەتیان هەیە لەناو حکوومەت و لەناو پارتە سیاسیەکان بۆچی بەم عەقڵیەتەوە نایەنە پێشەوە چارەسەری کێشەکان بکەن بۆچی هەر لە هەمان قەوانی کۆن لە هەمان بازنەی کۆن ئەخولێنەوە و ئەسوڕێنەوە و لە نەتیجەیە بەس خەڵک تووڕەکەن خەڵک بێزارەکەن خەڵک بێهیواکەن خەڵک ڕۆژبینەکەن و خۆشیان لەسەرەوە هیچ کێشەیەکیان نییە ئەسبابی زۆرە ئێمە هەموو جارەڵم لە جیاتیەوەی دانیشین دراسی ئەمان ناکەین و خەلەلی هەمویانە دۆزینەوە بە هەمومان فشار بکەین و هانیان بدەین بۆی چاکەکە بکەن پێتوایە گوێ بگرن یعنی ناچارە بن گوێ بگرن لە یەکێ لە کۆمنت لە چەندین کۆمنت کە بۆ جەناب داتەوە ئێستا و پێشووتریشە میوارەی متابعام کرد خەڵکە لێ واز لە قسە بێنە کاکە سوودی نییە ئەمانە بڕیاریان ناوەوا بن ئەو حەقی خۆیەتی بێزار بۆ بێتاقەت بووە بەڵام ئێمە ئەرکمانە بەردەوام بین شو درێژتر بن ئەزانی من پێشمەرگەم ئەو سرودەکاڵێ بەردەوام بیت لە خەبات نیشانەی سەرکەوتنە من پێشمەرگەم بە ڕۆحی پێشمەرگەشەوە وڵاتی خۆمانە کاکە خەبات اختیارە کەس تەکلیفی لێ نەکردوین و کەسیش داوای لێ نەکردوین لەبەرەوە دەبێت تەحملی نەتایجەکانیشی بکەین و دەبێت بەردەوام بین مادەم ئەم ئەرکەمان بۆ خۆمان قرار لێداوە دەبێت بەردەوام بین هیوادارم ئەو ناومێدیەی کە دروست بۆ من تەفەهومیەکەم تەقدیریەکەم دەبێت بیگۆڕین چونکە تا ئەو ناومێدیە ئەوە بەردەوام بێت تا ئەو ڕەشبینی ئەوە بەردەوام بێ ئەم سوڵتەیە بە قووەتە بێ یعنی ناومێدی ڕەشبینی لە بەرژەوەندی دەسەڵاتی ئێستای کوردستانە بۆیە ئەبێ متمانە بە خۆمان بگێڕینەوە ئێمە قەرار دەینە وڵاتە بگۆڕین ئەم وەزعەت چاکەین خۆ ئەگەر متمانەمان بە خۆمان نەبێ و کاکە لە جیاتی لەعنەتکردن لە تاریکی بیر لەوە بکەرەوە چۆن مۆمێک داگیرچێنین چۆن مۆمەکەدا هیچ میلەتێک هیچ شخصێک هیچ تاکە کەسێک لەسەر ئەرز
بە بۆڵە و بە قسەی بەرزونە کەسێک لە دەرەوەی شاشەکە بە دیار تۆ دانیشت بێت ئەوانەی کە کار لەسەر گوتارێکەکەن کە پێیان وایە ئەم دۆخە هەروە ئەمێنێتەوە چارەسەر شۆڕشە هەندێک واڵێ ئێستا بە دیار تۆ دانیشت بێتن بڵێن کاکسەردار لە نظریات و قسەی کتێب و قسەی توێکڵدار وازی نەهێناوە ئەمە قسەی توێکڵدار و قسەی کتێب نییە باش ئەمە قسەی ئەزمموی لانی کەم 25 ساڵ ڕاستە و خۆی کاری سیاسەتە بۆ خوێندنەوە و دراسەکردنی دنیایەک تەجاروبی دنیایە کاکە یادگار من 3 ساڵی تەمەنم کە حدودی 1000 ڕۆژەکە معدلی خوێندنەوەی کتێبم 15 ساعت بوو بەس ئەو 3 ساڵە حساب کەم من لە بینی 10 بۆ 15 ساعت کتێبم بە 3 زمانی جیاواز خوێندوێتەوە ئەمە بۆ استعرازی توانە قدراتەکانی خۆم نییە ئەمەی خوێندومەتەوە تەجاروبەکانی جیهان و دنیا و میلەتان و مرۆڤەکان بۆی بتوانین ئیسفادەی لێ بکەین لەم وەزعە من پێم وایە لە نەتیجەیە شۆڕشەکەی خەباتی مەدەنیەکەی بە انتخاباتی بێتەوە انقلابەکەی چیەکەی هەر کەسێک وەسیلەی خۆی طبعا من لەگەڵ هیچ وەسیلەیەکی عنفی نیم لەگەڵ هیچ وەسیلەیەکی تونند و تیژی نیم ئەبێ متمانەت بە خۆت هەبێ ئەبێ ئومێدت هەبێ ئەبێ ئومێد ببەخشی بە دەوروبەرت دووچاری ڕەشبینی و داڕوخان کەیت و بڵی غەوزیش نایگۆڕێ ئەی کاکە خەڵک بۆ بتوانێت بۆ ئەمە بە عیلم بش بەسەر خوراف ئاکرێ کاک یادگار من بۆی بێمەوە سەر قسەیەکی تر جەنابەت ئیشارەتت ئەوەت کرد ئێستا من بەرپرسیارەتیم نییە و خەڵکی تر لە بەرپرسیارەتین باید عادی تعریفی بەرپرسیارەتی بکەینەوە بەرپرسیارەتی لە ڕوویمانە تەقلیدیەکەوە ئەوەی لەناو حزب و لەناو حکوومەت ئەمە چاکەین ئەمە یەکێ لەو شتانەیە بێ چاکیکەین مەفاهیمەکان سەقەت کراون چەقۆ بۆچی دروست کراوە بۆ چەقۆ کێشی نەخێر بۆ دروست کراوە خزمەتی مرۆڤایەتی کەسەکەی قەرارەدا کامیان ئیشی باشە ئۆکەی باواز بێبێنەوە سەر ئەسڵی وەزیفەکەی خۆی وەزیفەکان چاک نەکەینەوە چاک نابێت بەرپرسیارەتی من لە زیندانیش بم بەرپرسیارم چونکە بەرپرسیارەتی تحملی بەرپرسیارەتی کرد تحملکردنی بەرپرسیارەتیە ئەکرێ خەڵک پۆستی هەبێ ئەکرێ پۆستی هەبێ و نابەرپرسیار بێ بۆ ئەکرێ پۆستی نەبێ و لە زیندان نابێ بەورەترین بەرپرسیار کامیان ئەو لەحظەیە ئێستا هەردوو نمونەکە هەیە هەردوو نمونەکە من ئەبینم ئەوانەی پۆستیانەیە ئەوانەی خەڵک گویان لێگری ئەوانەی من ئەم میلەتە بە پێچەوانەی سەرکردەکانی ئەم وڵاتەوە ئەم میلەتە بە میلەتێکی ترسنۆک و زاکرە زەعیف و گێل و ئەوانە سیر ناکەم ئەگەر وا سێری کەم خەباتی بۆ ناکەم ئەم میلەتە پێچەوانەی زۆر لە میلەتەکانی دەوروبەری دوو صفەتی زۆر مهمەتیایە میلەتێکی وشارە میلەتێکی ئازایە وشاری لە زۆر لە میلەتەکانی دەوروبەری زۆرترە و ئازایەتیشی لە زۆریان دەورو ئازایەتی دڕندەی نییە ئازایەتی شتێکە اعتیماد دەکاتە سەر ئەخلاق و عەقڵ کوشتن نییە دڕندەی نییە ئازایەتی بۆیە من متمانەم بە میلەتەکەم باش میلەتەکەم مرۆڤی گەورەی داهێناوە داهێنانی گەورەی کردووە مقاومەی داگیرکەری کردووە ئەم میلەتە قودرەتی هەیە شتی گەورەتر بکە ئێمە دەبێ ئەم میلەتە دیوە گەش و بەهێزەکانی خۆی بۆ باسکەین باسی ئەو کەین تۆ میلەتێکی بە درێژایی 3-4 هەزار ساڵ هیچ داگیرکەرە چۆکی پێدا نەداوی تۆ چۆکت بە داگیرکەرەکانت داداوە ئەو لەحظەی سەرکردەی مەزنی تۆ لە زیندانە داگیرکەرێکی کوردستان لە ئەوجی سوڵتەیان لێ ترسێ و حسابی بۆکە و نازانێت چۆن مامەڵە بکە گیرە خوا بەدەستیەوە گەریلا و پێشمەرگە و شەڕوانی تۆ ئازاترین مرۆڤی سەر ئەرزن قیادەی هەموو جیهانەکەن لەسەر ئەرز گەریلا و شەڕوان و پێشمەرگەی کورد قیادەی هەموو جیهانەکەن لە دژی دڕندەترین مێژووی مرۆڤایەتیە لە هەموو مێژووە دڕندەیەکی وەکو داعش نەبووە ئەمە میلەتێکە تەقدیر کرێ میلەتێکە سیقەت پێ هەبێ قودرەتی گۆڕانکاری گەورەی هەیە تو هەر بە داڕوخا و بەشکان و بە نازام چی و ئەم فەیلسوف وایوت و ئەو نازام چی ئەمە بەنسبەت میلەتی خۆت ناناسی ئەمە بەنسبەت میلەتەوە ینی بەر لەوەی بچمە سەر مەلەفی هەرێمی کوردستان و عێراق ئەمەوێت ینی نەی بەمە کۆتایی بەرنامەکە ینی گەر 3-4 پەیام بنێری بۆ پارتی و گۆڕان و یەکیەتی و یەکگرت و کۆمەڵ و تەواوی لایەنەکان بە کورتی و پوختی پەیامەکانت چی ئەبن من پێم وایە دۆخێکی خراپ چاوەڕێمانە لە عێراق نازانین دوای داعش چۆن مامەڵا کرد نازانین دوای وەزعی سووریا ئەم مەنتیقەیە چۆن دابەشەکرێتەوە بۆ ئەوەی بزانین دەبێت کۆک بین پارتی ئەو مووقفەتوندەی لە گۆڕان هەیەی لە مەوزوعی سەرۆکایەتی پەرلەمان هەیەی من پێم وایە هی ئەوەیە ئیعادە نەزەری تیا بکە گۆڕان ئەو توندیەی لەم دۆخەی ئێستا لەگەڵ پارتی هەیەی پێم وایە دەبێ مرونەیەکی تر نیشان بدا چۆن
مرۆ نەنیشان بدەن بۆ ئەوەی کاکازانی ئێمە مشترەکمان لەگەڵ هەموو دنیا هەیە لەگەڵ خۆمانە نیمانە تەرکیز بکەنە سەر مشترەک ئەگەر ئیدعانیە ڕاستە ئێمە لە پێناوی بەرژەوەندی باڵای میلەتەکەمان و بەرژەوەندی باڵای نیشتیمانەکەمانە سیاست و خەباتەکەین بەرژەوەندی باڵای میلەتەکە دەستا خوازێ پێکەوە کار بکەن پلانی ترسناک هەیە پلان هەیە لە عێراقا بۆ پەراوێزخستنی لایەنێکی سیاسی لە کوردستانە پلان هەیە لە عێراقا بۆ پەراوێزخستنی لایەنە نەیارەکەی لا ئەو لایەنە سیاسی لە عێراقا ئەمە یاریەکرێ و مراهەنە لەسەر دابەشبوونی کورد دەکرێت من 2 ساڵ لەمەوە پێش هەرە دۆستەکانی خۆم لە عێراق و دۆستەکانی کورد وتیان ئێوە لە ماوەی 2 مانگا لەسەر پۆستی سەرۆکایەتی ئێرەمەوێتە شەرتان و کوردستان دابەشەکەن تا ئێستا گەر دابەشمان نەکردوێ ئازایەتیە بەڵام معنای ئەوە نییە گەر وا بڕوا دابەشی ناکەین باشە بۆیە من پێم وایە بەڵێ کۆمەڵ و یەکگرت و گۆڕان پارتی یەکێتی بچنەوە ئاستی مەسئولێتی خۆیان کەمتر گوێ لە خیتابی تند و لە کادرە تندڕە و لەوانەی خۆیان بگرن ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستیە کاکە نسبەتێک لە خۆشەویستیمان پێویستە لەگەڵ نەیاریشمان هەبێ خۆشەویستێکمان هەبێ مرۆڤایەتی ڕق سفەتێکی مرۆڤانە نییە هێنمەوە ینی لە سەردەمی شاخە کورد لەگەڵ بەعسە ڕێکەوتووە اینجا تۆ مشترەکت لەگەڵ ئێران هەیە لەگەڵ عێراقەتە لەگەڵ تورکیا هەتە ناکرێت لە ناو خۆتا مشترەکت نەبێ ئەگەر ئێمە ئیدعاکەمان ڕاستە لە پێناوی بەرژەوەندی باڵای ئەم نیشتیمانە و بەرژەوەندی گشتی خەڵکا کارەکەین ئێستا چێ خوازێ پێویستەکە هەموو نەرمیەک نیشاندێن پێکەوە بۆ تەفاهمکردن لەسەر قۆناغی داهاتوو ئەم نەرمی نیشاندانە لە باشوور ئەتوانێت ببێتە سەرەتای پێکەوە کارکردنێکی 4 پارچەیی کوردستانی لێرەوە کورد ئەبێتە قووەتێکی گەورەکە من هەموو جارێگەڵێم بەداخەوەڵێم کورد ڕقەمێکی گەورەیە لە معادلاتی ڕۆژهەڵاتی ناوەڕەسوجیهان بەڵام بەداخەوە لاعبێکی خراپە بۆی ببینە لاعبێکی باش دەبێت پێکەوە کار بکەین و تەنسیقمان هەبێ و فەریقێکی بەقووەت و منەسەق کار بکا پێکەوە باشە کە ئەمەت کرد ئەرکی خۆتت زانی کاکە تەوقیتی ئەومان نییە پارتی و پەکەکە شەڕ بکەن لە ڕۆژاوایە ئەوەی هەمان ئەفەوتێ جەندەرمەی تورک و پاسداری ئێرانی تەدەخولەکە ئێمە شەڕی ناوخۆمان دیوە یعنی من پێم سەیرە ئەم میلەتەی ئێمە خەڵک هەیە خۆی شەڕی ناوخۆی دیوە دوعای دنیای کردووە شەڕی ناوخۆ بوەستێ هجومی دنیا و هێرش و جنێوی دنیای داوە بەم قیاداتانە بۆ شەڕەکەن و بۆ ڕایناگرن ئێستا هەموو هاندان و هەموو قسەکانی بە ئاراستەی دروستکردنی شەڕی ناوخۆیە تۆ لەگەڵ ئەوەی دووبەرە دروست بێ بەرەیەک لەگەڵ بەرەی دەسەڵات بێت و بەرەیەک دژە دەسەڵات بێت چکە ناوە گوێمان لێ ئەبێتەوە بۆ نمونە بە پارتی و یەکێتی و یەکگرت و حکومداری بکەن گۆڕان و کۆمەڵ و کەیتر بۆ نمونە ببن بە ئۆپۆزیسیۆن و معارەزەی ینی بەرەی دەسەڵات و دژە دەسەڵات لە ئێستایە تا چەندە بازاڕی ئەبێت گەر دەستەواژەیە بتوانین بەکاری بێنین بەس ئایا باشە یان نا منیش باسی ئەوەکەم بازار پیاکە ئەم حیزبانە پەکیان لەسەرەوە لە قازانجی کورد بازار بۆ خراپ نەخێر بە بەزەرەری کوورد دەکەوێت پەکیان لەوە نەکەوتووە ئیعلامێژانێ بۆ بەتایبەت میدیاکاری خراپیان زۆرە پەکیان کادری خراپیان زۆرە پەکیان لەسەرەوە نەکەوتووە بازار بۆ سیاساتی خراپ و ڕقەبەرایەتیان پیا بکەن پەکیان لەسەرەوە نەکەوتووە ئەگەر لە دنیای خەڵک بەرە لەسەر ئەساسی چی دروستە بێ لەسەر ئەساسی ئامانجەکان دروستە بێ ئامانجم چیە لەمە ئامانجم لەم قۆناغەیە بۆ نمونە گەیشتنە بە دیموکراسی ئامانجم لەم قۆناغەیە ئیسلاحە ئامانجم لەم قۆناغەیە حیزبێک بگۆڕم حیزبێک تر بێتە دەسەڵات ئامانجم لەم قۆناغەیە ئیجماعیشی وەتەنیە بۆ دەستور لەسەرم ئەساسە بەرە دروستە بێ ئێستا کورد پێویستی بە بەرە هەیە نا بەڵێ پێویستی بە بەرەیەکە چ جۆرە بەرە ئێستا پێ دەڵێم پێویستی بە بەرەیەکە هێزە ئەساسیەکانی باشوور لە خۆ بگرێ لە پێناوی چاکردنی وزەرانی خەڵک لە پێناوی دروستکردنی حکوومەتێک ئەمە پەیمانە نیشتیمانیەکە ئێمە میساقە شەرەفەکەیەکە ئێمە پێشتریش گفتوگۆمان لەسەر کردووە لە میساقی شەرەفیش ئەمە گەورەتر و باڵاتر و بەقووەترە ئەمە ئەکرێت چیدی میساقی شەرەفکە بەڵام بەقووەتەوە میساق ڕەنگە ئیلزامی سفەتی ئیلزامی نەبێ بەڵام ئەمە سفەتێکی ئیلزامی دروستەکە بەرێکمان پێویستە ئەمانە کۆکاتەوە لەسەر ئەوەی چاکردنی گوزەرانی خەڵک حکوومەتێک لە جیاتی ئەم حکوومەتە شکست خواردووەی بەردەوام تووشی قەرزی کردوین وەکو کابرای لێ کردووی ناتوانین لە شوێنەکەەوە بڕۆی قەرزاری قسە لەسەرەوەیە کە حکوومەت ڕەنگە کاتیشی نەبێت لەیانی لەگەڵ تەوەری بەرنامەکە قسە لەسەرەوەیە کە حکوومەت ڕاشکاویش نییە لەگەڵ هاوڵاتیانی خۆیەوە تا ئێمە لە ڕۆی تەرزەوازانی بۆ نمونە دیسانەوە بەدانا غاز قەزیەی دۆڕاندووە حکوومەتە شکستی هێناوە بە مطلقیەوە دەبێت صریح بێت دەبێ بگۆڕێ نەک صریح بێ بگۆڕێ من چی لە سەراحەتی بکەم دان بە شکستیا بنێیانە نێ خۆ وەکو جەناب تەڵی لە شوێنی ترەوە ئێستا دنیا کراوەیە ئێستام حکوومەتە دەبێ بگۆڕێ حکوومەتێکی باشتر دروست بێت و ئەرک جێبەجێکە یەکەمیان چاکردنی گوزەرانی خەڵکە و
ڕێکخستنەوەی داهات و شتەکانی خۆیەتی ئەو گەندەڵی و شتانە کەم کاتەوە. دووەمیشیان دروستکردنی ئیجماعێکی وەتەنیە بۆی بتوانێت کورد ڕوبەڕووی ئەو تەحەدا گەورانە بێتەوە کە دەستکەوتی تایە. هاوکات ئێمە لە باشووری کوردستان دەتوانین ببینە فاکتەری پێکەوە کارکردنی هێزە ئەساسیەکانی کوردایەتی لە هەر چوار پارچەی کوردستان و لەمەیە ئێمە کورد دەبێتوانین ببینە ئەگەر بووینە خاوەنی استراتیژیێکی هاوبەش توانین ببینە ڕقەمێکی کاریگەر وەکو لاعبێکی باش لەسەر ئەو ڕقەمە لەناو معادلەیەشکین. ئەگەر ئەمە نەکەین ئەبین بەژێر پێوە قاعدەیەکی سادە هەیە زۆر وتومەتەوە ئەگەر استراتیژت نەبوو ئەبی بەشێک لە استراتیژی ئەوانەی تر و خزمەتکاری استراتیژی ئەوانی ترەبی. ئێستا بە واقعی حاڵ ئێمە خەریکە ئەمە دروستە بێت بۆی ئەمە چاکەین سبینێ باوەکانمان دەبێت ڕەحمەت کاک سەردار ئەو کاتە کەمەی کەماومانە تۆ چکە کێشەی ناوخۆ خەمەکانی ناوخۆیان دەزۆرن ینی قسەکردن لەسەری تاڵ چارەسەری قورس نییە بەڵێ چارەسەری قورس نییە پیاوژنی ئازایەوێ سەرکردەی ئازایەوێ دەرک بە حساسیەتی قۆناغەکە بکە لە ئاستی بەرپرسیارەتیا بێ بە و معنایی کە باسمان کرد قدرەتی استعدادی ئەوەی هەبێ و قدرەتی ئەوەی هەبێ بە شێوەی ئازایەتی بێت تەصحیح بدا دابەزێ لە عینادەکانی خۆی بە ئەم قسەیان بۆ پارتیش و بۆ گۆڕانیشە و لایەنەکانی تریش ئەبێ پێکەوە هەڵبین پێکەوە جارێکتر کار بکەین. کورد لە عێراق بە دیاری کراوی لە عێراقی دوای داعش لە جێبەجێکردن و تەنفیزی ئەو هاوکێشانی کە پێشتر داڕێژراون و دانراونە و نەخشانەی تر وردە لە دوای داعش چنە بواری جێبەجێکردنەوە داهاتووی هەیە لە عێراق لەسەر خۆی وەستاوە لەسەر خۆی وەستاوە ئەگەر خۆی بێ توانێت لە عێراق بێتە کورد بە درێژایی دوای ڕوخانی سەدام ڕقەمی قورسی ناو معادلەی عێراقی بووە کورد بەڵانسی معادلاتی عێراقی یەکلا کردوەوە بە بەردەوامی کورد ڕقەمی مهم بۆ وەختەی ئەو وەختەی زانیوێتی یاری بکە و ئەو وەختەی پێکەوە بەڕابردوو قسەی لەسەرەکەی کێشەکە لەوایە ئێستا کە کۆک نەبین و لاعبە باشەکانیشمان لە ساحە نەبن ئەو وەختە بە طبیعەتی حاڵ دوای پێم وڵێ ئەخر بۆ دۆڕاین ئێڵێم ئەزیزم تۆ لاعبی باشت نەبوو پێکشوەکارت نەکرد فەریقەکانت متعارض بوو لەگەڵ یەکە پێکەوە بەیەک فەریق کارتان نەکرد. ئەگەر ئەمە بکەین ئەتوانین لە عێراقی داهاتوە فیدرالی تەرسیخکەین بە زیاتر بەوەی ئێستەنا ئەتوانین کۆنفیدرالی بەدەستبێنین ئەتوانین پیان بڵێن ئەم دۆخە بە کەڵکی ئەمە نایە من پار بە پێرار بە هەموو سەرکردە ڕقەمێکەکانی عێراقم بوو بە مەرجعیە نوێنەری مەرجعی و بە مەرجعەکانی تریشم بوو بە نوێنەری سەیدی سیستانیشم بوو ئەم دۆخەی ئێمە لە عێراقی ئێستایە نەعادلانەیە ئەما گەر بەردەوام بێ ناتوانین تەحملی بکەین ئێمە خۆمان بە مەغدورە زانین ئێستا سیاسەتەکە سیاسەتێکی ڕاستە یا چۆتە ئەوەی ئێستا تەواو چەوتە ینی بۆ نمونە پارتی ئەڵێ من پۆستەکان پڕ ناکەمەوە بۆ ناڵێن بەشداری هەڵبژاردن ناکەین هەستەکەی ئەوێت دەستی لە بەغا بێتەوە پارتی حەقی نییە بە تەنیا ئەمە بکە چونکە ئەمە مەسئلەیەکە پەیوەندی بە بەرژەوەندی باڵای ئەم میلەتەوە هەیە و پەیوەندی بە شەریکەکانی پارتیەوە هەیە لە سیاسەتکردن و حکومڕانی و نوێنەرایەتی لە وڵاتێ نابێ بە تەنیا بچێتە پێشەوە گۆڕانە کۆمەڵی ئیسلامی یەکگرتووە جاری ئەو چوارەی کە لە بەغا نوێنەرایەتیان هەیە جهاتی تری کوردستانیشە ئەمە ناکرێن فراتکەی پارتی ئەگەر ئەمە پلانێکی باشە استراتیژێکی باشە دەبێت پێشەوە بچێ ئەلانیکە لەگەڵ شەریکەکانی خۆیان مناقەشەیکە بیکاتە قەراری ئیجماعی کوردی ئەگەر شەریکەکانی قەناعەتیان نەکرد لەسەر شتێکی تر ڕێککەوین کاکە یادگار کورد ئێستا ئەتوانێت فدرالیەکی باشتر کۆنفدرالی بچەسپێنی سەر بەخۆی بچەسپێنی هەمووی بکە ئەگەر پێکەوە بێ من ئەگەر ئیجازەم دەی ئەو قسەیکە بە سەرکردەکانی عێراق و بە نوێنەری مەرجعی و مەراجعی ترم وتم ئێمە ناتوانین ئەوە بەردەوام بین لەم عێراقەیە ئەگەر طریقەیەک هەیە عادلانە پێکەوە بژین حقوقی خۆمان وەربگرین فەرمون با باسیکەین ئەگەر نییە لە جیهاتیەوەی بێگانە لە جیهاتیەوەی نەیارێکی عێراق دێ بۆمان دابەشەکە و بۆ پەرژەوەندی خۆی و لەسەر حسابی ئێمە دابەشێکە کێشەیەکی وەکو حەلایی ببێنی مسر و سوودانمان بۆ دروستەکە با خۆمان عێراقەکان دانیشین وەکو برا بیکەینە دوو دەوڵەت سێ دەوڵەتی دراوسێ بەشیکەین پێکەوە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەشەکانی ئەم پێک هاتانەی عێراق خۆمان بیکەین بە سێ دەوڵەتی ئەوەی کە عێراقەکانیانەوێت ئەگەر ئەمە نەکەین عێراق بێ بە بەڵقان ئەگەر بە ئاشتی دابەش نەبێ بە خوێن دابەشە بێ ئەگەر شعوری غوبن هەبێ سونە شعور بە غوب نەکە کورد شعور بە غوب نەکە شیعەش بالمناسبە شعور بە غوب نەکە چونکە هەندێک هێزی سیاسی شیعی متەنەفذ هەندێک کەسایەتی سیاسی شیعی متەنەفذ دەوێت عێراق بگەڕێنێتەوە بۆ پێش ڕوخانی سەدام دەوێت دیکتاتۆرێت جارێکتر بگەڕێتەوە بۆ عێراق کاک سەردار بۆیە من پێم وایە ئەو سیاسەتی ئێستا سیاسەتێکی تەواو خراپە دەبێت لە ئاستی مەسئولیەتا بن ئەم سەرکردانە مراجعەیەکی ذاتی خۆیان کەن تا فرسەتەکە نەچووە پێکەوە تەفاهم بکەن نەرمیەک بۆ یەکتر پیشاندن ئەوەی بۆ خەڵکی تری پیشانەدەن
تەقدیمێکن با بۆ یەکتری پیشان بدەن و تەقدیمیکەن و کاتم تەواو بۆ تەنا کاتی ئەوەم هەیە دوا پەیامت قسەت زۆر کرد لەسەر پەیامت بۆ ئەحزابی سیاسیوانە دوا پەیامت کە قسەکانتی پێ کۆ بکەیتەوە چڕیکەیتەوە لە ئەولەویەتی کاریان بێ چی بکەن کورد ڕقەمێکی گەورە میلەتێکی ئازا و وشار لاعبێکی خراپ سەرکردەکانی لاعبێکی خراپن ظرفی مەوزوعی زۆر لەبارە ظرفە زاتێکی خراپە چارە سەرکردنی ئەم خەلل و ئەم دەردا قرس نییە ئەمە سەرەتان نییە ئەمە هەڵامەتە بەڵام پێوە خەریک نەبی عیلاجی نەکەی ببێت التهابی قەسەبات و نازام چیەوە دێگەڕێن بۆ دکتۆرێک اختصاصی بنێ دنیاک نەخۆشی لێ دروستەکە چارەسەری ئاسانە پێکەوە نەرمەیەک بنوێنین لە ئاستی ئەو بەرپرسیارەتیە بین بۆی بتوانین گوزەرانی خەڵک چاکەین عیبە ناتوانین وەکو دوکاندارێکی باش معاشی خەڵک بین گوزەرانی خەڵک چاکەین پێکەوە شکار بکەین بۆ ئەوەی ئەو پلان و ئەو پیلان و مراهانانەی لەسەرمانە بەتاڵی کەینەوە خەونەکانی ئەم میلەتە کە زۆرن ڕەنگاو جوانن ئەو خەونانە بێنینەتی بۆیان کاک سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار و پارلەمانتاری پێشوەی عێراق سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو نەبن بینەرانی ئەزیز لە تەوەری دووەم لەگەڵ کاک سالار مەحموود پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر چەند تەوەرێکی جیاواز قساکەین شاشەکە بەجێمەیە هەمی باسی ڕۆژ لەگەڵ کاک سالار مەحموود پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکەمان بەردەوامەکەین بۆ ئەوەی گفتوگۆکە هەندێک جیاواز بێ لەوەی لەگەڵ کاک سەردار باسمان کرد ئێمە قسە لەسەر کۆمەڵێک تەوەری جیاوازەکەین قسە لەسەر هەڵبژاردنەکەین لەم بەرنامەیە قسە لەسەر گۆڕانکاریەکانەکەین قسە لەسەر ضرورەتی ڕێکەوتن و ئەولەویەتی حزبە سیاسی و پارتە سیاسیەکانەکەین قسە لەسەر کاراکردنەوەی پارلەمان و ضرورەت و گرنگی ئەم هەنگاواکەین و قسە لەسەر ئەجێندای یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و تەواوی پارتە سیاسیەکانی دیکە بۆ مەسەلەی سربەخۆیی و هەنگاونان تەنها لە چوارچێوەی قسە نەبێت و بە فعلی هەنگاوی بۆ بنێن و زۆر پرسیتریش ئێمە قسەی لەسەرەکەین من زیاتر ناڵم لە پێشەکەی کاک سەلار ماندوو نەبی بەخێر بێیت کاک سەردار لە سەرەتای بەرنامەکە پیرۆزبایی خۆی بە بۆنەی ڕۆژی خۆشەویستیەوە کرد و پیرۆزبایی لە پێشمەرگە و هەموو عاشقە ڕاستەقینەکان کرد ئێمەش بە هەمان شێوە پیرۆزبایی لە تەواوی عاشقە ڕاستەقینەکانەکەینی تر عاشقی هەر شتێکن کێشەیەک نییە کاک سالار گەر بەو پرسیارە دەست پێ بکەم بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە نزیکی بانگی مەغریبەوە لە کۆبوونەوەن و ئێمە تا ئێستا زانیاریەکان بە تەواوەتی بەردەستنین کە چۆنە بێ لە دەرەوەی کۆبوونەوەکەوە پێم بڵێ ئەبێ چی بکەن یەکێتی و گۆڕان لە ڕۆژی عاشقانە هیوادارم یەکێتی و گۆڕان بگەنە حقیقەتی تەرجەمەکردنی ڕێکەوتنەکەیان و بەڕاستیدا یەکێتی و گۆڕان ڕابردوویەکی دوور و درێژیان پێکەوە هەیە کۆنەستی هەردوو قاعیدەی ئەم لایەنەیەکە بۆیە بە یەکگەیشتنی سەرکردایەتەکەشیان کە لە استراتیژ و ئامانجیانە زۆر نزیکن لەیەکەوە ڕێکەوتێکی ئەتوانم بڵم سیاسی زۆر گرنگیشان هەیە کە یەکێک لە خاڵە هەرە جەوهەریەکانی بریتێ لەوەی کە بەلای پۆست و بەلای دابشکردنی ئیمتیازات و ئەو بابەتانەدا نەڕۆیشتووە کە دابشکاری لە نێوان بەرژەوەندی حزبەکاندا هەیە بەڵکو ڕێکەوتنە سیاسیەکە داڕێژراوە لەسەر بنەمای بەرژەوەندی نیشتیمانی استحقاقاتی ئەم سەردەما پرسی دەستور پرسی سیستەمی سیاسی کە پەرلەمانی بێ پرسی سربەخۆیی کوردستان و شەفافەتی داهات کە یەکێکە لە ڕەکیزە گرنگەکان و گلەی خەڵکی کوردستان هیوادارم یەکێتی و گۆڕان زۆر بە خێرایی بگەنە ڕێکەوتنێکی هاوبەش بۆ ئەوەی عەجەلەی ڕێکەوتن لەگەڵ پارتی زۆر خێراتر بکەن چونکە من بۆ خۆم تێڕوانینی وایە یەکێتی دەبێت سەرەتا لەگەڵ گۆڕان ڕێکەوێ و ئەمە بکاتە مەلەفێک هی ئەم مەنتیقەیە لەگەڵ پارتیا ڕێکەون واتە یەکێتی لە ڕێگەی گۆڕانەوە بۆ پارتی ئەگینا تایبەتمەندێتی یەکێتی وای هاتووە کە نابێ بەبێ پارتی پرۆسی سیاسی ئیدارە بدا و نابێ بەبێ گۆڕانیش و دابشکاری پۆستەکانی پارێزگای هەڵەبجە و سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینیش متطلباتی تازە لە هەردوو نێواندا خوازەوە قاعیدەکەش وەکووتم قاعیدەیەکە هەردوو لە ئەمەی دەوێت هیوادارم بگەن بەوە ئاکامەی کە خوازیاری باشە لە ئێستا ینی تۆ بینی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆش داماژت پێدا لەگەڵ پارتیە لەلایەکەوە ئەوێت بگەن بە خاڵی زیاتری هاوبەش و لەگەڵ گۆڕانە یانەوێت بگەن بە خاڵی هاوبەشی زیاتر و بە شێوێک لە شێوەکان هەنگاوەکانی ڕێکەوتنەکە بەرنە پێشەوە بەڵام پێت وایە ینی گەر هاوڵاتی لەم چەمکانە یاخود لەم هاوکێشانە
غائب بێت چۆنەکەوێتەوە چونکە زیاتر کۆبوونەوەکان داخراون زیاتر هەستەکەی باس لە وەکو خەڵک ئەزمموی هەیە لەگەڵیا بۆیە حەقی خۆیەتی گومانیەوە بکە کە دیسانەوە بەرژەوەندی حزبی ئەبێت و دۆخی هاوڵاتیانیش وەکو خۆی ئەمێنێتەوە هەست ناکەی لە ئێستاە ضرورەتی یەکەم ئەو دەوێت یەکەم ئەبێ بۆ هاوڵاتی بێ بۆ قوتی هاوڵاتی بێ بۆەوە بێکەم و چەیەکی هەبێ وەکو کاکسەردار وتی ساحب دوکانێک سەری مانگ پاری شاگردەکانی یا حکوومەت بۆ ناتوانێت ئەمە بکات زانی چۆنە کاک بۆ یەشەی بەمەوە بۆ حزب چکە حزبە لە پشتی حکوومەتەوەی و ئەوانە مامۆستایەتگار ئەمڕۆ خەڵکی کوردستان بەڕاستی بە خۆناغێکی زۆر زۆر نەخوازرا و ناهەموارە ژیانە گوزارێنێ خەڵک ماندووە خەڵک ماندووە کێ ماندوویەکە ئەو لایەنەی کە ئەبێ فریاد ڕەسی خەڵک بێ بووەتە ماندووکەری خەڵکی کوردستان واتە ئەمڕۆ حزبایەتی لە کوردستاندا دیاردەیەکی سلبیە نەگیجابی واتە خەڵکی کوردستان ئەوەندە بە گومانە لە هەڵسوکەوتی لایەنەکان ئەوەندە بە گومانە لە کۆبوونەوەکان بۆ ڕێکەوتن ئەوەندە دڵخۆش نییە بەوەی کە ئاکامێکی ئیجابی هەبێ بۆ چونکە ئەم مۆدێلە لە حزبایەتی و تەرکیبەی ئەم قیادەی حزبانە لە ڕاستیدا لەسەر بنەمای بەرژەوەندیە نیشتیمانیەکان لەسەر بنەمای بەرژەوەندیە دیموکراسیەکان لەسەر بنەمای بەرژەوەندیە نەتەوەییەکان ئاراستەی ڕێکەوتنەکان و گفتوگۆکان نابن ئەوەندەی هەوڵ دەدرێت بۆ مەسلەی پشک بێ بەرژەوەندی حزبی بێ پۆست بێ ڕازیکردنی ئەم شەخص بێ ئەم گروپی سیاسی بێ ئەو گروپی سیاسی بێ لەناو حزبدا بۆیە بە دڵنیاییەوە ئەم مۆدێلە لە حزبایەتی دیاردەیەکی سلبی پرۆسی سیاسی لە کوردستان بۆی خەڵکی کوردستان ئومێدێکی ئەوتۆی نییە تۆ ببینە پەرلەمانی کوردستان تعبیرە لە ئیرادەی خەڵکی کوردستان بە هۆی ململانەی سیاسیەوە چی بەسەر هات ئەوە پەرلەمانی کوردستان سەبەبکار نییە لەو بارودۆخە لە ڕاستیدا بەڵکو ئەم مۆدێلەیە لە حزبایەتی ئەگەر خەلەلێکیش لە پەرلەمانەوە هەبوو بێ دەرەنجامەکە بۆ ئەو مۆدێل لە حزبایەتی ئەگەڕێتەوە کە دەیەوێ پەرلەمان دەستەمۆ بێ کە ئێوێ حکوومەت دوکانێکی محتەرەم بێ بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی تیادا پەرە پێ بدە و ئەوێ هەمیشە کاڵایەک بێ حکوومەت بەدەستیەوە بۆ دەوڵەمەندکردنی ئەو بۆ بەرژەوەندی تایبەتیەکانی ئەو وا دواتر بەرژەوەندی حزبیش کە نابێ بەو جۆرە بێ بە پێی قانونی ئەحزاب حزب ئەبێ بودجەیەکی شەفاف لە ڕێگەی وەزارەتی داراییەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگێ و حکوومەت ڕقیب بێ بەسەریەوە پەرلەمانی کوردستان ڕقیب بێ بەسەریەوە ئەنجومەنی پارێزگاکان ڕقیب بن بەسەریانەوە بەڵام ئەمڕۆ حکوومەت و ئەنجومەنی پارێزگا و پەرلەمان و هەموو لایەک بووە بە کرێچی بە لای حزب لەبەر ئەوە ئەم مۆدێلە لە حزبایەتی وای کردووە خەڵکی کوردستان نیگەران بێ و ئومێدێکی ئەو تۆش بە گفتگۆکان باسی پەرلەمانت کرد من لە تەوەری سێمی قسەکان مادام نابوو بەڵام با بچینە سەر باسی پەرلەمان دوو ڕەئی هەیە لەسەر پەرلەمان ڕەیەک لە ڕووە نەزەریەکەوە ئەو درێت پەرلەمان جێگایەکە بۆ یاسادانان و تەشریع جێگایەکە بۆ چاودێری بڕیارەکان چۆن جێبەجێکرێن حکوومەت چۆنیەکە لایەنی بەرپرس چۆنیەکە ڕێیەکە ئەڵێ غیابی پەرلەمان کێشەیەکی ئەو تۆی دروست نەکردو بە وڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ شێوازی ژیان لە هەرێمی کوردستان چونکە پەرلەمان هەر ئەو چالاکە نەبووە کە بتوانێت بێ بە بەشێکی دانەبڕاو لە ژیانی خەڵکو لە مافەکانیان لایەنێکی تریشەیە پێی وایە غیابی پەرلەمان وای کردووە کە حکوومەت ئەوەی خۆی ئەوێت بەو عەقڵیەتەی کە بیری لێکاتەوە بەو شێوازەی لە بەرژەوەندی خۆیەتی بیکات تۆ کامیان بەڕاستتر و مەنتقی ترەزانی لە ڕاستیدا نەبوونی پەرلەمان عیبێکی گەورەیە عیبێکی گەورەیە بۆ ئەو حزبە سیاسیانەی کە هەموو شانازیەکانیان بوونی پەرلەمانە کە بەرهەمی خوێنی شەهیدانە هیچ ساڵێک لە ساڵەکانی شەڕی ناوخۆشدا نەبوو بە یەک ساڵی تەواو دەرگای پەرلەمانی کوردستان داخرابێ لە هیچ شوێنێکی دنیاە نەبووە ڕئیسی پەرلەمانەکەت لە ناو وڵاتەکەی خۆدا ڕێگای نەبێت لەم شار بچێ بۆ ئەو شار کە ئەمە تعبیر نییە لە هەڵسوکەوتی سەرۆکی پەرلەمان وەکو شەخصی کاگ یوسف بەڵکو ئەمە مەسلەیە کە پەیوەستە بە پۆستێکەوە سەرۆکی پەرلەمانی کوردستانە بە قانونی لە ناو پەرلەمانە بە ئیرادەی پارتی و ئەحزابەکانی تریش هەڵبژێردراوە واتە ئەم مەسلەیەکی سیمبۆلیکە ئەمە سوکایەتیکردنە بە ئیرادەی کۆنەستی سیاسی و هەڵبژاردن و پرۆسەی دیموکراسی لە کوردستان لایەنەکان بەرپرسیارن لەم دۆخە هەریەکە بە ئاست ئێوەش وەکو پەرلەمانتار هەریەکە بە ئاستێک بەرپرسیارە ئەشێک پەرلەمانتار جۆرێک لە ئەدای خۆی کەم تەرخەمی هەبێ بەڵام لە ڕاستیدا من ئەم دوو خولی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان بووم و تێ ئەگەم لەنا بە حکمی ئەوەی لە جیلی سێمی حزبەکان زۆرتر دێنە پەرلەمان
و خەڵکانێکن خوێندگەرمن و دەیانەوێت گۆڕانکاریەکان بە خێرایی بڕۆن و دەیانەوێت لەسەر بنەمای قانون و دەستور کاروبارەکانی و حکومڕانی لە کوردستاندا بچێتە پێشەوە زۆر جار خودی پەرلەمانتار لەناو حزبی خۆی لەگەڵ حزبی خۆی بەریەکەوتنیە بێ و زۆر جار ئەمە لەناو پارتی ڕوویداوە لە گۆڕان ڕوویداوە لە ئیسلامیەکان ڕوویداوە لەناو یەکێتی ئازادیەکە تۆزە زیاترە لەوانەیە زیاتر ڕوویدابێت کە ئێمە هەمیشە بەریەکەوتنمان لەگەڵ حزبی خۆمان هەبووە لەگەڵ سەرکردایەتی خۆمان هەبووە بۆیە لە ڕاستیدا ئەم جۆرە وای ئەبینم جۆرێک لە ململانی نەوەکانیشی تێدا هەیە من 100% لەگەڵ ئەوە نی مەسلەی ئەزمون و بێ ئەزمون و ئەزموندار و بێ ئەزمون بەڵام لە ڕووی تەمەن و تێڕوانین و بیرکردنەوە و خوێندنەوەی ئەو واقعیەتەی کە تۆ تیای کەوت کاتێک تۆ ئەبیتە پەرلەمانتار لە هەمان کاتا نوێنەری خەڵکی کوردستانی ڕاست لە ڕێگەی حزبەوە دەچیتە ناو پەرلەمان بەڵام تۆ دوای ئەوەی سوێندی یاساییە خۆی دەبێ هەموو خەڵکی کوردستان ئەوەی دەنگی بە تۆدا و نەداوە لە هەر حزبێکی ترە تۆ بە جێمتمانەی خۆی بزانێەوە تۆش بە هەمان شێوە هەڵسوکەوت ئێستا چی بکرێت گرنگترین شت کە ئەبێ لە ئێستاە بکرێت چییە بەڕێ جێگەی جەدەل نییە ئەیبەیەکی گەورەیە قسە لەسەر کاراکردنەوەی پەرلەمان ئەبێ پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە ڕێکەوتنێکی سیاسی نوێ بکرێت بەو گۆڕینەی کە باس کراوە لە گۆڕینی سەرۆکایەتیەکان پێکەوە ئەجندایەکی سەریح و وازاح بێتە پێشەوە چونکە لە خیابی پەرلەمانە ئێستاکە هەندێک لە یاساکان ماوەیان بەسەر چووە هەندێک لە دەستەکانی کە گرنگن بۆ چاودێریکردنی دەسەڵاتی حکوومەت بۆ نمونە دەستەی نەزەها سەرۆکی دەستەی مافی مرۆڤ کە بۆ چاودێری پێشێلکاری مافی مرۆڤەکە هەموو ئەمانە دەسەڵاتیان بەسەر چۆ لە بەرەوەی پەرلەمانی کوردستان نییە و دانیشە و دەستەکان تا مەسەلەی سەرۆکایەتی هەرێم کاک مەسعود هەبێ یان نەبێ هەر کەسێکی تر سەرۆکی هەرێم بێ پشتیوانی قانونی هەبێ اعتیباری گەورەترە یعنی ئەگەر ئێستاکە کاک مەسعود پشتیوانی قانونی هەبایە و هەر کەسێک لە جیاتی ئەو سەرۆکی هەرێم باە پشتیوانی قانونی هەبێ ئەم ساڵی کە ئێمە شەڕی داعشمان بردەوە و خەڵکی کوردستان شەڕی داعشی بردەوە پێشوازیەکان لە ئاسێکی گەورەتردا بوون بە دڵنیاییەوە نەبوونی پشتیوانی قانونی و ئەو خلافانەی کە کەوتنەوە وای کردو ئێمە ئستثماری گەورەی ئەو هەموو قوربانیانە نەکەین کە لە شەڕی داعشدا هاتن تکایەوە و دەبینی کۆمەلگای نێودەوڵەتی ئەمڕۆ ئێمە تەنها وەکو جنگاوەر بەکارهێنا ئەگینا لەسەر مەسلەی نیشتیمان خاک لەسەر مەسلەی دیموکراسی ئەوان نهاتون بڵێن ئێمە پشتیوانی گەلی کوردین ئەوان ئەڵێن هاتون پشتیوانی هێزی پێشمەرگی لە شەڕی داعشدا نهاتون بڵێن پشتیوانی گەلی کوردین لە بەدیهێنانی مافی چارەی خۆ سوود لەم پشتیوانی وەربگرێت هەمیشە ینی هەمیشە قسە لەسەرواکرێ قسە لەسەرواکرێ کە کۆمەڵێک دۆسیە و باس هەیە ناوخۆین کۆمەڵێک کێشە و قەیران هەیە ناوخۆین سەرڕای ینی گرنگی هەریەکەیان گرنگ و گرنگتر و گەورە و گەورەترە کێشەکان باشە بەڵام لە مامەڵەکردن لەگەڵ دەرەوە کورد ئەمە ئەباتە دەرەوە کورد ئەمە ئەباتە دەرەوە و حتمما تۆ لە عێراقەوە بیگرێت تا ئێران و تا تورکیا و باسی سووریا ناکەین چکە خۆی ئێستا لە کێشایە و تەواوی وڵاتەکانی دیکەش بەرژەوەندیان لەوەیە کە تۆ لاوازبی خۆی دەردە ئەزەلەکەیە بە فۆرمێکی تر زیندوو بۆتەوە کە کورد اتفاقی نییە وەڕێکەوتنی نییە و یەکێتی ناوخۆی ناوێ بۆیە کۆمەلگای نێودەوڵەتیش بۆ نمونە ئەمریکا وڵاتێکە لە ناو خۆیان دیموکراتە وڵاتێکە تەواو دیموکراسیە بەڵام بۆ دەرەوە خۆی دیموکراسی نییە بۆ دەرەوەی خۆی بەرژەوەندیەکانی خۆی ئێوێ و دەوێت ئەم مانتیقەیە بە هەر جۆرێک بووە بە بەرژەوەندیەکانی خۆی لەبێ بێت کێک پەرلەماندا ئەخا کێ قانون پێشێل ئەکا کێ نایەوێ حکوومەتداری بکە ئەو بە نەزەری ئاعتیباری وەرناگرێت لە ڕاستیدا ئەگینا بە بەرچاوی 34 نووسینگە و کونسڵخانەی وڵاتانەوە لە هەولێر وەزعی پەرلەمان ساڵێکە ئەوهایە بۆچی کەسێکیان هەڵوەستەیەک نەکرد کە دیفاع لە مەبادی دیموکراسی و قانون و سەروەری یاسا بکات یان فشار بکات لەسەر لایەنەکان کە بڵێ خلاف هەبوو بڵێ گۆڕانکاری پێویستە بەڵێ فەرمو بیکەن و ڕێکەون ئەگینا فشارێکیش لەسەر لایەنەکان نیە لە ڕووی جدێوە بوو ئەوە باش ئەمە بەنسبەت پەرلەمانەوە بچینە سەر باسێکی تر قسەیەک لەسەرەوەیە کە دۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان دۆخێک نییە تەنها تایبەت بێ بە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو تا ناوماڵی یەکێتی باش و ئارام بێت ناوماڵی هەرێمی کوردستانیش باش و ئارامە بێت و بە پێچەوانەشەوە لەم منتەلەقەوە ینی لەم تێڕوانینەوە باسی ناوخۆی یەکێتی نیشتیمانی بکەین لە دوای کۆبنەوەکەی مەکتەبی سیاسی ینی قسە لەسەرەوە ئاگرێ کۆبنەوەکە بە ینی لەلایەن جەنابی کاک کۆسڕەت ڕسوڵەوە سەرپەرشتی ئەکرێت ناوخۆی یەکێتی لە ئێستایە هەستەکەن بە واڕاستەیە هەنگاوەنێت کە بێت ئەو چەپکە گوڵەی کە مام جەلال باسی کردبوو و ئەو یەکێتی ناویەکێتی کە پێشتریشی بۆ کرابوو لە ئێستایە بە شێوەیەک لە شێوەکان ئەبینرێت لە غیابی دکتۆر بەرهەم ساڵحە ڕاستە من خۆم بۆی ڕاشکاوتر پرسیارە قەرارێکی شەخصیم هەیە لە کەناڵێک کە
ساحبەکە یەکێتی نەبێ ناچمە ناو تەفاسیلی کێشەکانی یەکێتیوە بۆ نمونە ئەگەر لە کارکتەرێکی دیاری کورسات و گەلی کورسان بواە لەوانەیە شتەکە جۆرێکی تر وایە حزب مؤسسەیەکی پەبلیکە گشتیە منیش لەو منتەلەقەوە ینی من پێشەکی پرسیارەکەم وتم یەکێتی تەنها مڵکی یەکێتیەکان نییە وەکو چۆن لای من گۆڕان مڵکی گۆڕانەکان نییە پارتیش تەنها مڵکی پارتیەکان نییە لە ڕاستیدا مؤسساتن حزب خەڵکی معتەبەری تایە کارکتەری معتەبەری تایە خەڵکانێکن قوربانیان داوە لە هەموو ئاستەنگێک لەناو ئەم حزبە کاریگەرانەیە کاریگەری لەسەر دەرەوەی خۆیانە بێ بە تایبەتیش یەکێتیە کە لە 40 ساڵی ڕابردووە پێشەنگی خەباتی دیموکراسی و بەدیهێناری ئەو ئامانجانە بووە کە خەڵکی کوردستان قوربانی داوە بە کردداری و هەندێک جار تەواضعی خۆی لە ململانیەکانیدا بە تایبەتی لەگەڵ پارتی هەندێک تەراجعی پێکردووە و هەندێک لەو گرفتانەشی کە بوونە بۆ ماوەی وای کرد کە گۆڕانی لێجیابێتەوە و چەندین جیابوونەوە لە مێژووی خۆیدا ڕوودا بەدیدی من یەکێتی ناوماڵی یەکێتی گرنگە و هیچ یەکێک نابێ مراهانە لەسەر ئەوە بکە ئەگەر یەکێتی هەر دۆخێکی بەسەردا بێ سوودمەند دەبێ نەخێر یعنی کاتێک کە یەکێتی گۆڕانی لێجیانە بووە یەکێتیەکی بەهێز بوو پارتی ئەیتوانی باشتر مامەڵی لەگەڵدا بکات لەوانەیە ئێستا نەتوانێت وەکو پێویست و هەروەها ئێمە گۆڕانیش ئێستا ناتوانین چۆن مواجهەی ئەو تاکڕەویەی پارتی بکەین لە بەڕێوەبردن لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیدا چونکە ئێمە دوو لایەنی جیانی ئێستاکە لەبەر ئەوە هیچ کەسێک دڵخۆش نەبێ بەوەی کە ئەگەر دۆخێک لە ناوێکێتیا هەبێت لە مەسەلەی بیر و ڕای جیاواز یان ئەوەی پێ ناویان لێ ناوە باڵ و باڵباڵێن ئێمە وەکو ئەم نەوەی کە ئێستا نوێنرایەتیەکی تێکەینە پەرلەمانی کوردستان پشتگیری چاکسازیەکەین پشتگیری شەفافەتی داهاتەکەین پشتگیری سەروەری یاساکەین پشتگیری ئەوەکەینەکێتی کۆنگرە بەسێ سەرکردایەتێکی تازە بێنێتە پێشەوە و ئەم سەرکردایەتیە بە پێی پەیڕەوی ناوخۆی حزبەکە لە ڕاستیدا دەبوو کۆنگرەی ببەستایە ئاڵوگۆڕی بەسەر سەرکردایەتە بە لای من ئەوانەی کە لە مێژوودا سەرکردایەتی بوون و ئێستش سەرکردن و تەمەنەکەیان لەوانەیە لەبار نەبێ ئەگەر ماڵ ئاوایی قەرارە ماڵ ئاوایی یان لێ بکرێت لە حزب دەبێ بە اعتیبارەوە ماڵاواییان لێ بکرێت چونکە مێژووی ئەوان مێژووی 40 ساڵی ئەو حزبەیە کە هەمومان شانازی پێوەکەن و خەڵکی کوردستان شانازی پێوەکە ئەگەر دێتە سەر تەفاسیل ئەمە مەسلەیەکی ترە بەڵام لە ئێستادا یەکێتی دەبێ بڕیار بدا لە مەسلەی ناوخۆی کوردستان و بۆ بڕیاردان لە ناوخۆی کوردستانیش دەبێ بڕیاردا لە ناوخۆی خۆی بڕیاردا ئیرادە هەبێ بۆ چاکسازی حەقیقی لە ناوخۆی خۆیدا شەفافێتی حەقیقی لە ناوخۆی خۆیدا و گەڕانەوە بۆ پرێنسیپەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی پەرلەمان یەکێتی نیشتیمانی کوردستان بەر لە لایەکبەهی خۆی بزانێ حکوومەت کە ئێمە بەشدار شەریکین نەک بەشدار ئەبێ وەکو شەریک معاملە بکەین چونکە ئەو جنێوەی بە حکوومەت دەدرێ ئەو سوکایەتی بە حکوومەت دەدرێ ئەو مەسەلەی سیاسەتی نەوتی و ناشەفافێتی پرۆسی نەوتی ئەبێ ئێمە خۆمان بە مەسئول بزانین لەوێدا کە نەهێڵین لەمە زیاتر ئەم پرسانە بەم جۆرە ببرێ چونکە 26 ساڵی ڕابردوو 26 ساڵێکە یەکێتی و پارتی بە دەرەجە یەک لی مەسئولن و ئێستاش بەدیدی من یەکێتی ئەبێ مەسەلەی سربەخۆیی وەکو چۆن ئێستا لێرە و لەوێ بۆ بە دروشم سربەخۆیی بکاتە ئەجندایەکی حەقیقی و کردداری ئەو لایەنانەشی کە بە دروشم ئیدعاکەن بێنە ژێرباری مەسەلەی ئەجندای سربەخۆیی و لە هێڵی حزبی و شخصیەوە لە ئەولەویەتی کار بێ سربەخۆیی بە دڵنیاییەوە بە تایبەتی یەکێتی و پارتی لە 26 ساڵی ڕابردووە ئۆباڵێکی گەورەی مەسئولیەتیان هاتوۆتە سەرشان تعویزی ئەم مەسەلە گۆڕینی ئەم ئەجندایە کە ئێستا هەیە لە ئاستی سیاسی و لە ئاستی بەڕێوەبردندا بۆ مەسەلەی پرسی سربەخۆیی و دەوڵەت و دەوڵەتداری ئەمەش بەچی ئەکرێت بێ قەید و شەرط فەصلی بینی سوڵەتات بێتە کایەوە واتە حزب تەدەخول نەکات لە کاروباری حکوومەت چیتر حزب حکوومەت بە مؤسسە بکرێ پەرلەمان بە فعلی بە پێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 ببێتە مەرجعی سیاسی و یاسایی لە کوردستانە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم ئەبێ بە قانون ڕێک بخرێ و ئەگە قەرار بەس ئێمە سەرۆکمان هەبێ ئەبێ سەرۆک پشتیوانی خەڵکی هەبێ خەڵکی ژاتە پەرلەمان خەڵکی ژواتە قانون خەڵکی ژواتە ئەو ئەعتیبارە پەبلیکەی کە هەیە ناکرێت لە 5 حزبی سیاسی تۆ 4 حزبی سیاسی متفق نەبێت چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆ کێشەی نێوان حزبەکان مەسەلەی سربەخۆیش پێ بە پێ بڕۆن لەگەڵ یەکە من هیوادارم خەڵکی کوردستان فشاریان لەسەر حزبانە هەبێ مامۆسایانی زانکۆ ئەکادیمیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی مامۆسایەتگار واقعێکی تاڵ هەیە لە ڕاستیدا کە بۆ من دڵخۆشکەرە ئەچێ بۆ خەڵکی تر لەسەر ئاسی سەرکردایەتی حزبەکان دڵخۆشکەر نەبێ ئەمڕۆ لەسەر مەسەلەی نیشتیمانی و لەسەر مەسەلەی دیموکراسی و لەسەر مەسەلەی دەوڵەتی کوردستان خەڵکی کوردستان لە نخبەی سەرکردایەتی ئەم حزبانە وشیارترە
خەڵکی کوردستان ئەمڕۆ بە ئاگاتر ینی احترامم هەیە سەردەمی سمکۆی شکاک و شێخ محمووی مەلیک و شێخ سعیدی پیران مەسلەیەکی تر بوو حرکاتێکە بوو خەڵک پەیوەندی و تۆڕ و ئاگایی لە دنیاوەکو پێویست نەبوو بەڵام ئەمڕۆ ئەم مۆدێلە لە حکومڕانی و بەڕێوەبردنە وەکو ڕابردوو نییە وەکو 100 ساڵی ڕابردنێ ئەمڕۆ خەڵک بە ئاگاترە ئەمڕۆ خەڵک خوێندەوارترە لەو قیادەیە کە قیادەی ئەم وڵاتەکە ئەمڕۆ خەڵکانێک کە خەڵکەزانێت چیە گوزەری بەڵێ لەبەر ئەوە ئەبێ حزبەکانی کوردستان ئەوانەی خۆیان بە مەسئولە زانن پەلە بکەن ئەگینا لە کاروان بەجێ کاتێکی زۆر کەم ماوە ئەمە قسەیەک لەسەر هەڵبژاردن بکەین مەسەلەی هەڵبژاردن لە ئێستاە بە شێوەیەک لە شێوەکان حزبەکان خۆیان لێبێدەن کردووە ناچن بەلای پێت وایە ئەم ساڵ چییە گوزەریانی ئەمە ناکرێت لە ئێستەوە دانیشین تا و کاتی هەڵبژاردنەوە دەست بکەین بە تەفسیر و شیکردنەوە و قسەکردن لەسەری ینی هەڵبژاردن ئەم ساڵەکرێ ناکرێ بکرێ باشە نەکرێ باشە تۆ وەکو پەرلەمانتارێک وەکو نوێنەرێکی خەڵکی کوردستان چی ئەڵەی لەسەر ئەم پرسە بە پلە یەکەم جارێک خەڵکیان تۆران لە مەسلەی هەڵبژاردن ئەمە ئەسەفێکی گەورەیە و سەبەبەکەش دیارە چونکە تۆ پەرلەمانت بەوجود دەردەبرد خەڵک ئومێدی بە پەرلەمان هەبوو چاودێری حکوومەت بکە لە هیچ لە دنیاە نەبووە حکوومەتێک دڵخۆش بێ بەوەی پەرلەمانەکەی پشکست بێنێ یان دەرگاکەی دابخرێ بۆ هیچ حکوومەتێک لە دنیای سەرکەوتون نییە بەبێت پشتیوانی پەرلەمان پشتیوانی پەرلەمان لە چی پشتیوانی پەرلەمان لە بەلارڕێدان و لە ناشەفافیەت و لە بەهادەردانە نا لە چاودێریکردنی لە محاسبەکردنی ئەو کارمەندانی لە ناو حکوومەت دەیانوێت سومعەی حکوومەت ناشرین کەن لەبەر ئەوە دەبوو حکوومەت زۆر نیگەرانتر بایە لەوەی کە پەرلەمانی کوردستان بەڵام دەبینی لێرە لەوێ کارمەندەکانی حکوومەت ڕیاسەی وزەرا دڵخۆشن بۆی کە پەرلەمان بەو دەردەبراوە دەبخۆن ئەوەتان بەسەردێک ئەمە لە شکستی دیموکراسی و پرۆسی هەڵبژاردن دوو ئەم واقعە لە ڕاستیدا دیارە حزبەکان نایانوێت هەڵبژاردن بکرێەوە دەیانوێت لە دەروی موەسسات وڵات بەڕێوە بن کە ئەمەش لە ڕاستیدا بەرەو داڕوخان نزیکمانە باتەوە لە هەرسێ بنین کە بەرەو دواوە ڕۆشتنە نا ئەمان باتە پێش بۆ کەناری داڕوخان واتە بەرەو هاویەمانە با و بە جملەیەکی تر نزیکمانە خاتەوە لە هەرس لە ڕاستیدا ئەگەر ڕاست بێ ئیدعاکردن بۆ دەوڵەتی کوردستان ئەبێتەوە مبادئی دیموکراسی کە هەڵبژاردنێکیان خۆیتی بۆ ئامادە بکەیت لیستی دەنگدەران پوخت بکەیتەوە و لێستەوە ئیدعا بکەی بەڵێ من ئەو هەموو ئاوارەی کە هاتوونەتە کوردستان بە هیچ کلۆژێ بەشداری پێ ناکەم لە هەڵبژاردن بەڵێ من لە ئێستەوە خۆم دەستی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوی نێودەوڵەتی چاودێری هەڵبژاردنەکەم بێن چاودێریەکی شەفافی پرۆسی هەڵبژاردنەکەم ئێستا هەر لە ئێستەوە ئیدعا پارتی وەکێتی ئەبێ بەر هەموو کەس ئامادەکاری بکەن خەڵکی کەرکووک و خانەقین و مەخمور و شنگال بێن بەشداری بکەن لە پەرلەمانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نوێنەرایەتیان ئەبێ چونکە ئێمە بە هەزاران فەرماندە و پێشمەرگەمان شەهید بوون هەزاران کەم ئەندام بوو هەزاران خەڵک ماڵوێران بوو بۆ ئەوەی ئەو ناوچانە بێنەوە سەر کوردستان ئەوە لە ڕووی سنوورەوە ئەو لە ڕووی واقعەوە بێت دیفاکتۆ سیاسەتی دیفاکتۆ مامەڵە پێ بکرێ تۆ چۆن ئیدعای سەر بەخۆ گەڕانەوەی خاکەی ئێشتا کار ناکەی بۆ ئەوەی کە کەرکووک بەشداری بکات لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نوێنەری ڕاستەقینەی کەرکووک کە بێ لە پەرلەمانی کوردستان یان پەرلەمان کارا بکەیتەوە بۆ ئەوەی لە ڕاستیدا بۆ ئەوی بتوانانی مؤسسات دروستکەیتەوە چونکە لە 21 وادەی پەرلەمان بەسەرەچێ ئەگەر مەسەلەکە سوێت خواردنەکەش حسابێ 6 یانزاکە لە ڕۆژی نەورۆز 21 دەبێت کۆمسیۆن ئاگداری لایەنەکان بکاتەوە کە کیاناتی خۆیان پێشکەشکردن چەند ئیستعداد هەیە بۆ هەڵبژاردن ئەی باشە تۆ لەو کاتەیە کە لایەنەکان بەم جۆرە پەیوەندیان هەبێ و پەرلەمان کاران نەکرابێتەوە کێ بانگەشەکە ڕۆژی هەڵبژاردن دیارەکە لە ڕاست یەکەم هەنگاو گرنگترین شت کە لە ئەولەویە تا بێ بۆ ئەوەی ئەمانەی تۆ ئاماژەت پێدا ڕوونەدەن ئەبێ چی بکرێت زۆر بە کورتی ئەبێ زۆر بە خێرایی هەر هەوڵ بدرێ پەرلەمانی کوردستان کارا بکرێت ئەگەر قەرار لە سەرۆکایەتیەکان بگۆڕێ بە نیەتی حەقیقی پیشان پێش کاراکردنەوەی پەرلەمان هەست ناکەی ڕێکەوتنی لایەنەکان گرنگترە چکوانە قەرار بەدڵنیاییەوە ئەزانی چۆنە ئەممان و ڕێیتر بەسە ئەوە ساڵێک و چەندێکە پەرلەمان پەکرا و خەڵک زۆر ماندوو کرا بەم پرۆژە بە پرۆژە و تەرەح بە تەرەح و یەکگرتو بیرۆکەی وایە یەکێتی بیرۆکەی وایە پارتی لەگەڵ گۆڕان دانیشێ گۆڕان تەرحێکی تری هەیە ئەمە بەسە لە ڕاستیدا دیارە خەڵک بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان بە بڕیارێکی مەکتەبی سیاسی دەرگای پەرلەمانی داخستووە ئەوان مبادرە بکەن پەرلەمان بکرێتەوە و ئاڵوگۆڕ لە سەرۆکایەتی ئەکرێ بەڕێی من بۆ نمونە سەرۆکی پەرلەمان ئەگەر گۆڕانە قەرارە بگۆڕ بە هەر گۆڕان لە سەرۆکی پەرلەمان بێ واتە گۆڕان لایەنێکی گرنگە لە
پرۆسەکە نەکرێتە دەرەوە وەگە قرارە ئەڕگۆڕە سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا بکرێ میکانیزمەکە زوو بخرێتە بەردەست کاک مەسعود بێتە سەر خەت مبادرە بکە حکوومەت لە هەموو حاڵەتێکا پێویستی بە گۆڕانکاری هەیە هیوادارین ئەم پرۆسە پەلەی لێ بکرێت چونکە دۆخەکە زۆر ڕاهەموارە و خەڵکی کوردستان زۆر نیگەرە. کاک سالار مەحمود پەرلەمانتاری کوردستان لە پاسۆنیەکێتی نیشتمانی کوردستان سوپاس بۆ کاتی بە ئێمە و بە بینەرانت بەخشیت سوپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبن. بینەرانی عەزیز لێرەدا باسی ڕۆژ کۆتایی هات تا بەرنامەیەکی دیکە بەخواتە نسپێرم و ماڵتان هەمیشە ئاوادان بێت لە خۆشییاوە.